بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان خوشويستان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خوشحالم جارێکی تریش بە بەڕێستان دەگەم لە بەرنامەی کانیاوی ڕەحمەت. بەومیدی ئەوەی ئەو کانیاوە ڕەحمەتە ببێتە ڕەحمەت لە بۆمان لە دنیا و لە قیامەتدا، ببێتە هۆی ئەو کانیاوە ببێتە کانیاوی ڕۆژی دواییدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کانیەکەی خۆی لە حەوزەکەی خۆی ئاو تەوزیحەکە یەکێکی من لەو کەسانەی کە بەدەستی مبارەکی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەومان بدرێتی لە ڕۆژی قیامەتدا یا ڕەبی اللهم ئامین. بەڕێزان و خۆشەویستانم، ژیان هەمووی فرسەتە. ئینسان فرسەت لە دەستە خۆی نەدا. ئینسانی عاقڵ و تێگەویشتوو ئەو فرسەتانەی کە دێتە پێشی لە دەستە خۆی نادا. لە ئیسلامەتیدا فرسەت زۆر، مانجی ڕەمەزان دێ، نوێژ دێ، عیبادەت دێ، تاعەت دێ، پارە دێتە دەستێت. فرسەتی ژیان لە دەستە خۆت مەدە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمە پێنج شتی دیاری کردووە لە حەدیثێک کە لە مستەدرەکی حاکمدا هاتووە و لە ئیمامی بەهەقیش ڕیوایەت کردێ و بە سەنەدێکی صحیح. ئەلبانیش لە کتابی صحيح الجامع الصغير هینایتەوە. دەفەرمێ اغتنم خمسا قبل خمس، پێنج شت وەرگرە پێشی پێنج شت بە غەنیمەت، یعنی ئەوها دەکەوتە دەستت، شتێکی زۆر زۆر چاکە لە دەستە خۆتی نەدەی. با بزانین گوێ لە پێغەمبەر بگرین صلی الله عليه وسلم ئەو شتەی کە دەفەرمێ ئەوانە غەنیمەتن، پێش ئەوەی ئەو شتت بەسەر بێ ئەوەت لەبەر دەستیدایە. ئەو غەنیمەتە وەرگرە. بزانین ئەو غەنیمەتە چییە بەڕێزانم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بۆمان دیاری دەکات. دەفەرمێ یەکەم شت حەیاتێکە قبل مەوتیکە، ژیانت پێشی مردنت. خوا ئەو ژیانت پێدەدا پێش ئەوەی بمری، هیچی پێ ناکری بەڕێزانم کە مردی تەواو. رب العالمین هەموو کەسێکی بە مردن زەلیل کردووە ئیباتەوە بەردەستی خۆی. ناتوانی قووەت و هێزی تو هەتا مودەیەکە پاشەوە لێت وەردەگرتەوە. ئەو ژیانەی کە لە بەردەستتدایە ئەو هەموو شتە چاکە دێتە پێشت لە فرسەتی حەیاتدا لە دەستە خۆتی مەدە. فارس قسەیەکی هەیە دەڵێ کە منداڵ بووی پێت نەدەکرا، کە گەنج بووی نەت دەکرد، کە پیر بووی پێت نەدەکرا، کەنجینێ خوا دەپەرستی. کاتە بەڕێزانم ئەو سیستەمی ژیانەی کە خوای پەروەردگار بە ئینسانی دەدا، ژیان و حەیات زۆر مهمە. حیاتی ئینسان ئەتوانی وا بکە خوا لە خۆی ڕاستی بکات. ژیانی ئینسان وا لێدەیە کە ژیانێکی خۆشبەختی هەبی. لۆی خوای گەورە کە باز دەکا بزانە چ نەوعە ژیانەکەیە. ئەگەر ئینسان عەمەلی ساڵح بکە فەلەنوحیەنەهو حەیاتەن طەیبە، حەیاتێکی پاک، ژیانێکی خۆش، دڵێکی مرتاح. بەڵام بۆ کەنجینێک کە ئینسان ڕوو لە خوای تەبارەک وەتەعالا دەکا. لۆی بەڕێزانم ئێستا بەس مردوو قیمەتی ژیان دەزانیت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای قبرێکدا تێپەڕی فەرمووی چێ ساحیبی ئەو قەبرە دەناسی؟ یەکێک فەرمووی من دەیناسم یا ڕەسوول الله، ئەو فلان کەس بوو مرد لێرە شاردیانەوە. پێغەمبەری خوا چی فەرمووی صلی الله عليه وسلم؟ بەس لۆی تێیان بگەیەنی بزانی قیمەتی ژیان چەندە. فەرمووی دوو ڕکەعات نوێژ بدەی بەو پیاوە ساحیبی قەبرەکە بە هەموو سەر ڕووی زەوی نایگۆڕیتەوە. فەرمی سەحابەکان با بڕۆن. بەس تەماشا و ئامۆژگاریە جوانەکە بەڕێزانم، دوو ڕکەعات نوێژ بیدەی بە ساحیبی قەبرێک بەسەر زەوی هەمووی بە کامل نایگۆڕتەوە، چونکە ئەو دەزانی ئێستا پێی ناکرێت، توانای نییە، بەڵام ئەزانی قیمەتی ئەو دوو ڕکەعات نوێژە چەندە. زۆر مهمە بەڕێزانم ئاگاتان لە ژیانی خۆتان بی، با ئەو ژیانە بە بەلاژ نەڕوا. با شتێکت هەبی هەر لای کەم لۆ ڕۆژی قیامەت کورە حەیفە لە ڕۆژی قیامەت سەحیفەت لێکەن و هەموو ڕۆژێ پێنج فەرزە نوێژی تێدا نەبی بە جەماعەت، سونەتەکانی تێدا نەبێتن. تەماشا ساڵێ جارێکت کە ڕۆژی بە کامل تێدا نەبی، ڕۆژی سونەتت نەبی. ئێستا من جارێ سەیرم بەو نوع ئافرەتانە دەی سوبحان الله، ئافرەتی وڵی مامەستا پارساڵ ڕەمەزانم پێ نەگیرە، ئەی باشە
طبيعية بشر نەخۆشەکەی و گرفتی هەیە وڵاوە سەرگەیشتینەوە ڕەمەزانی قەردەکەم نەدایتەوە ینی 2 ڕەمەزان پێشی قەردارم باشە خوشتی بەڕێزم یعنی تو سنەتی هەر ناکەی ناکە هی مانجی ڕەمەزان غەیری ڕەمەزان فەرزەکە دوانەکردی سنەتیش هەر ناکەی ئێمە خەڵک ئەو هەموو ئەجرە کۆ دەکاتەوە لە ڕۆژیدا مانجی شەوالیە دووشەم و پێنجشەم بە ڕۆژی دەبی 13 و 14 و 15 لە مانجی عەرەبیدا تێدا بە ڕۆژی دەبی عاشورا بە ڕۆژی دەبی عەرەفە بە ڕۆژی دەبی هەی ڕۆژ ناڕۆژ بە ڕۆژی دەبی ئەو هەموو سونەتەی ڕۆژیمان هەیە 1 ساڵ سووراوە ئەتو هێشتا فەرزەکەت نەدایتەوە کەواتە سونەتە قسەی لەسەر نەکەیت 1 ڕۆژ لە بۆ خوا بە ڕۆژی بە من صام يوما في سبيل الله بعد الله وشو عن النار 70 خريفا 70 ساڵ لە ئاگری جانم بە دوور دەکەویەوە تەنانەت بەوەی 1 ڕۆژ لە بۆ خوا بە ڕۆژی دەبی ژیان فرسەتە ئەگەر خوا ئەمانەتەکەی لێ وەرگرتیەوە چت لۆ دەمینێتەوە بزانم ئەو ژیانە لۆ لە دەستە خۆت دەدەی پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بە غەنیمەت وەریگرە کورە تەماشا ئینسانێک کە تااقەتی نییە جاری وایە لە مابەینی مەرگ و مردنە تەماشا خۆشت بکە قەلبی ساغە پێت دەکرێ لۆی بڕێزانم قەت تەمبەڵی مەکە لە ژیاندا زۆر هەوڵ بدە لە بۆ ڕۆژی قیامەتە چکە پێت دەکرێ مادەم ئەو ژیانە لە بەردەستتدایە دەتوانی زۆر کار بکەی لە بۆ خوای تەبارەک وەتەعالە ئیستیفادە لە ژیانی خۆتدا بکەی بەڵام بەداخەوە لەو ئەو کەسانەی سبحان الله تەماشای کە هەموو ژیانی بە هەدەر ڕۆیە بە بەلاش جاری وهەیە خەسیرە دنیا والآخرە نە دنیا هەیە نە قیامەتی هەیە قڕ بەسەرێ لێ دنیا زۆر خۆشە پێغەمبەر وای فەرمووی صلی الله علیه وسلم الدنيا متاع وخير متاعها المرأة الصالحة دنیا خۆشە و خۆشترین شتیش لە دنیاوە ئینسان ئافرەتێکی صالحەیە پاشان بزانن پێغەمبەر چ دەفەرمێ صلی الله عليه وسلم وصحتك قبل سقمك کە تەندروستیت باشە پێش ئەوەی نەخۆش بکەوی کە تەندروستیت باشە سەحەتت هەیە لۆ ئەو وەختە ناقۆزیەوە پێش ئەوەی نەخۆشکەوی نەخۆشکەوی سستەبی بێتاقەت دەبی کاکە نوێژەکان بە جەمع دەکەی جاری وای لەبەرەوەی پێت ناکرێ جاری وە بە دانیشتن نوێژێ دەکەی لەبەرەوەی پێت ناکرێ مانجی ڕەمەزان دێ نەخۆشی ناتوانی بە ڕۆژی بێ عوزرت هەیە کە نەخۆش دەبی زۆر شت هەیە ئەگەر لە قەلب ساغیدا بواە پێت دەکرا ئێستا کە قەلب ساغە لۆ نایکێ نعمتان مغبول فيهما كثير من الناس الصحة والفراغ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم دوو نعمەتەی زۆر کەس پێیەوە مەغرورن پێیوە فێریان لێکراوە نازانن ئەو دوو نعمەتە قیمەتی چەند زۆرە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم یەک تەندروستی باشە دووهەم دەفەرمێ کاتێک کە فەراغت هەیە مەجالت هەیە کاتت هەیە یعنی لێرە تەماشا کە ئەو قەلب ساغیە بەڕێزانم گەلک مهمە ئینسان کاتێک کە قەلبی ساغە هەرداواز لە خوا بکە بڕێ خوایە نەخۆش نەکەو ئەوەی نەخۆشە بڵێ خوایە شیفام بدەیت تەندروستی لۆ ئینسان شتێکی زۆر زۆر باش لۆی بەڕێزانم پێش ئەوەی نەخۆش بی و تااقەتت نەمینێ عیبادەتی خوا زۆر بکە ڕوو لە خوای تەبارەک وەتەعالا بکە کاری چاکە زۆر بکە تەندروستیت باشە دوای نەخۆش دەکەوی لەسەر جێگا دەکەوی پێت ناکرێ بێتاقەت دەبی ئەسڵەن ئینسان ئەگەر سەحەتی باش بێ لە کاتی سەحەت باشیدا خوای گەورە پێی خۆشە و ئینسانە عیبادەتی بکە لە کاتی نەخۆشیدا گە بیکە دوو جار ڕەب العالەمین پێی خۆشە هەم نەخۆشە و هەم عیبادەتیش دەکات جاری وایە سبحان الله لە کۆمەلگا بەبەر چاوت دەکەوی بە پێچەوانەوە قەلب ساغەکان عیبادەت ناکەن نەخۆشەکان زیاتر ڕوو لە خوای تەبارەک وەتەعالە ئەوەندە شکر و ئەوەندە سوپاسی خوای گەورە دەکەن دەبینی کەسێکی قەلب ساغی چاچیش ئەو جۆرە شتانەی نییە لۆی بەڕێزان تەماشایەکی خۆت بکە گەر قەلب ساغە ئەوە نعمەتی گەلە گەلە گەورەی خوای گەورە پێیدای وإن تعدوا نعمة الله لا تحصوها ناتوانێ حسابی بکەی هەندە زۆرە یەک نعمەتی خوا کەواتە با ئەو قەلب ساغیە و ئەو توانایە ئینسان بتوانی بەکاری بینی لە بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار و ڕەب العالەمین بتوانی بەکاری بینی لۆ کاری چاکە بتوانی هەنگاوی زۆر پێ باوێ لۆ مزگەوتێ دەزانی لە ڕۆژی قیامەت ئینسانی وا هەیە بانگی دەکەن وەرە فلان کەس
ئەوەی مەلاین شەقاوت هاویشتێ لۆ مزگەوت بەو تەمەنە درێژێت بانجی دەکەن وا بانجی دەکەن وەرە ئەوە ئەتریا درێتەوە ئەو تەمەنە هەموو سەرفکە لە ڕێی مزگەوتێ لە ڕێی ماڵی خوا هاتوون و چوونەکە ئەو قەلب ساغیە بۆ ئەوە بەکارهێنایە ئەو جا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وفراغك قبل شغلك لەو کاتێک کە فەراغت هەیە دەستت بەتاڵە پێش ئەوەی سەرقاڵبی و پێت نەکرێتن خەڵک لۆ ئیستیفادە لە فەراغ ناکە سوبحان الله یەک لەو نیعمەتە گەورانەی کە خوا بە ئینسانی بەخشێ جاری وا دەستی بەتاڵە قورئان بخینە دوو ڕکعات نوێژ بکە زیکری خوا بە زوبان بکە یعنی ئەوانە ئیسا مادام فەراغت هەیە مەجالێکت هەیە پێش ئەوەی مەشغوڵ بی ئەوە بە غەنیمەت وەربگرە کتابێک بخینەوە یعنی ئینسان فەراغی خۆی لەو بەلاش دەدا هەموو دەوڵەتی دنیا ببینە بەڕێزانم کە بە پێشکەوتن بەس پێشکەوتن سوودیان لە فەراغ وەرگرت لە وەقت وەرگرت لە کات وەرگرت ئەمەش هەموو ئیشەکەمان بوویتە ئەوەی مەگەر ئێستا فەراغمان هەبی دەچی لە چایخانە دادەنیشی کاکە وەستەکەی لێ بکانە وەڵا وەقتەکەی خۆم دەکوژم وەقت دەکوژرێ یان ئیستیفادەی لێ دەکرێت خەڵک ئیستیفادەی لە وەقت کرد تێدەگەی چوونە سەر مانگ خەڵکی دیکەش ئیستیفادەی لە وەقت نەکرد لە چایخانەی دانیشتە یا چاش شەیرن دەخوایان دیش لەمەی دەخوا هەرەوەت پێ دەکرێت لەوە زیاتر چی وەختی خۆی پیاوێک صحیحی بوخاری دەگۆتەوە ڕەحمەتی خوای لێ عالیم بوو ئەهلی دین بوو پیاوێک بێوێ داهات لێی پرسی گوتی کاکە عالم سوە سەرمانجوێت وەر خەریکی صحیحی بوخاری گوتی ئاخر ئەتوو نە لەگە عالمێ توێ سەرمانجێ نە لەگەرە بە صحیحی بوخاری فێر بووی ئێ کاکە تو هەر شتە چی بکە ئێچانی ئێمە ئیشی صحیحی بوخاری دەکەین ئامۆژگاری خەڵک دەکەین فەراغ خراپە بەڕێزانم ئینسانە کوژی ئینسان داڵغە لێ دە تووشی وەسوەسە دەبی کو ئینسانی موسڵمان بێ ئیش دەبی بێکار دەبی هیچ زەوقم نییە ناتانم هیچ بکەم بێتاقەتم وەڵی نازانم چ بکەم کو نازانی چ بکەی برای بەڕێزم دنیایەک ئەسکار هەیە کتاب خوێندنەوە هەیە سەردانیکردنی خەڵک هەیە کارکردن هەیە ئیش هەیە یعنی ئینسان کو بێ ئیش دەبیتن ئەسڵەن ئیمامی عومەر بجارە دەیفەرموو وەڵڵاهی ڕقم لەو پیاوە دەبتەوە نە ئیشی دنیاکە نە ئیشی قیامەت دەکات لەو گۆڕەی دەستەوەستان دانیشتێ ئافرەتێک ببینە لە ماڵەوە ئەگەر فەراغیە بێرەوە لەو گۆڕی دانیشت بڕۆ ئیشێ بکە جوهود دەکا نەتیجەی زۆر جوانە بی لۆی بەڕێزانم کاتێک کە فەراغێک لە بەردەستت دادەبی ئەو فەراغە بقۆزەوە ئیستیفادەی لێ بکە جارێ شتێکم خوێندەوە جاگەر نوکتەبی یان هەر قسەبی کە کردیانە بەڵام شتێکی جوان بۆ المهم دەڵێن یابانیە کاتۆ شێخەڵا بازاری هەولێریتی و خەڵک هەموو دێ و دەچی لە ناوێ و چ دەکەنەوانەوتەوە وەڵڵا ئەوان دەچیان بێ ئیشن دێن و دەچنی گوتی مادەم بێ ئیشن با سەعاتی ئەلکترۆنی دروستکەن لۆ ما زانایەکان دەزانی سەعاتی ئەلکترۆنی دروستکە تا ئەو کابرای بێ ئیشە دروستی بکە بەلای ئەودا کاکە خەڵک کە بێ ئیش دەبی یعنی شتێکی دەستی دروست دەکا کارێکی دەستی دروست دەکا شتێک دەکاتن یعنی چەند جوانە ئینسان جاری وا هەیە لە ناو سزنەکاندا وا خەریکن یعنی کارەکەن دەستیان بە ئیش دێخی هەشە تەمبەر تەمبەر دانیشتە هیچ ناکە لۆی ئێمە بەڕاستی ئەگەر هەوڵ بدەین ئێستاش وەکو ئینگلیز مەقولەکی هەیە دەڵێ لە چێ دەست پێکەی درەنگ نییە دەست پێ بکە ئیش بکە ئەتەوێ ببێ عالم ئەتەوێ ببێ کەسێکی گەورە ئەتەوێ ببێ ئینسانێک ئیشی لۆ بکە یعنی ناکرێت لەو گۆڕەی دابنیشی بتەوێت لە هیچ و خۆڕایی ببی بە شتێک من طەلەبە العولا سەهەرە اللەیالی هەر کەسێ گەوراتی بوێ دەبێ شەو نخوونی بکە دەبێ ماندی بی دەبێ ئیستیفادە لە وەختەکانی خۆی بکە و لە کاتەکانی خۆی بکە واللهی بەڕێزان ئێستا ئەگەر کات بکڕابە قیمەتێکی زۆرێ طبعا للمعلومات لە ئەوروپا حتا ئێستا وایان لێکردێ لە هەندێک وڵات لە ئەوروپا کات دەکڕن یعنی خەڵکێ دەچی دەڵێ کات ئەداتە حکومەت کو دەیداتێ دەچیتن خزمەتی پیرێک دەکا مەسەلەن بۆ نمونە 300 ساعات خزمەتی پیرێک کردێ لە بانگلۆی دادنێن کە بێتاقەت بووی پیر بووی کەسێکت لۆ دێنێنەوە دێ 300
ساعات خزمەتت دەکاتەوە لۆی ئیستیفادە لە وەختی خۆت کەی گەر بێ ئیش بووی یعنی ئێستا تەماشا دەکەیت لە دنیادا هەر هەموو شتێک یعنی بەس ئیستیفادە لە کاتەکە دەکا سوودی پێدەگەیەنی لە بەرازیلەکە کابرایە سزمی کتابێک بخینیتەوە 4 ڕۆژ لە عقوبەکەی کەم دەبتەوە لە سزنەکەی بنکردنەکەی لۆ چوو ئیستیفادەی لە وەختەکەی کردیە یعنی هەر کەسێ سوود لە وەخت و کاتەکەی وەربگری بەڕاستی لە هەر جێگایەک بی ئەو ئینسانە پێبەرز دەبیتەوە ئینسان بەس بەوە دەڕوخێ دابنیشی خلاص ئەو وێران دەبی ژیانی پێغەمبەر تەماشاکە صلی الله عليه وسلم هاتەوە مارێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم جار وحی لۆ هات گوتی دەثرونی دام پۆشە خوای گەورە فەرمووی یا ئەیها المدثر قم فأنذر هەستە قیت بەوە فأنذر عالمي بترسينا بانجان كبري وحيم له هاتيا قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر ولا تمنن تستكثر ولربك فاصبر او انا شموي بصبر دكري وانا بيشي قوتي خوي بيرود زالوي كاتك فراغتيا او فراغ برزانم ببلاش مدى ميلا بلاش بروات نعيش دنيا كان نعيش قيامتك كافرتك لما الله مزارد زل بالبوزيش دبرو خود فيركا ميردي دكا كاتي هاتيا والله ونازاني هيل كورونا تشيلين لو نازاني بس بيمبري لبرت نازاني زحمتها شتيشي قرصة ادي همو روجي الكورونيا لبيع ساويتو لينا دنا ادي همو روجي مرقو برنجيان لينا دنا لو نازاني ليني لو او هاتنبر بولا زي خود دانشتي والله دستو بيس بيا والله دستو بيس بيا او هانيا دستو بيس بي اشهد بالله ايش دكا تنبرنابي لو قوري كركي ما هيز إشي نكردي والله فيرة إجنبي لو فيرة إجنبي لبرتسه بابا لو دنيا خلق كوري مليارديرك كاسبي دكات إيشي دكا لو بزاني باركو بيدا دكري زالوي برزان براستي قد أوهام بفراغ وببطالة وبإيشو كاردابنيش وشبابك قبل هرمك جنزاتيش بيشي بيراتيت يعني جنزي تواناته بيش اوي بير بي كبير بي طاقة نامني كبير بي اوي لجنزاتي بيد ذكرى بيد ناكري شباب قوة يعني انسان كجنزة براستي دتواني شتيبكا استتماشى اصحاب الكهف كخواي جورك وصفي عندك انهم فتية امنوا بربهم او انا جنزو خواي جورك وصفي عندك باسي پیغمبر ابراهيم عليه الصلاة والسلام كبيغمبر خواه بتكانش كان ديا دفر من سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم جمالي وقنزك يا نبي إبراهيم أوا باسي وبتانا دكا بخرابا قنز أوي بقوة بقنز ذكري المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف پیغمبر وعد فرمي صلى الله عليه وسلم إيمان داري بقوة باشتر وخوش ويستر لأخواي قورا لإيمان داري شي ضعيف لرو لاواز كواتا برزان مادام جنز زورشتي بيدا كريلش يعني ده يعني يستاقر جنزك بيني برتاوت خونكاني بيدا برتاوي جنزك بينا تمني تازة في رادقا ده تويب بي بتسه باورك بي مهندس بي دكتور بي كسيش عالم بس لجنزاتي وإيشي لوبكا نتيجة آخري أو كسيكا أو ديوت أجر نشجعته أو جيجا بالضبط با أو هابلي بلا منزيك بيتو لزور بي أو شتانيكا أو ديوس لوي برزانم ناكري تو تنبر بي جنز بي وتوانات بي وطاقة بي وطاقة يخو السرف نكي بير بو زايع بوي او جا لو قرأت ما شادك والله استا بيم ناكري كاكا تلو بقنزي ندكرت والله إلا دستم سو هان روي إلا دستي كباتا استا كقنزيك جوي لقصانة دبي اقاد لي بي قنزاتي خود بلاش مدى هيش اوي بير بي بتوانا شتيك بكي بتوانا كومل شت انزام بدي برنامج لبوجياني خود داني ميل شو روجت هروها بلاش بروات لوي هبوني برنامج جياني انسان دا انسان دروز دكا جنزاتي خزينية
گەنجاتی شوێنی ئەوەیە کە ئینسان بتوانێت هەموو ژیانی خۆی پێدا بینکە. شەبابیکە قەبلە هەڕەمیکە، یعنی گەنج بوو پێشەوەی پیر بی، زەحمەتە پیر گۆپارە دەکەوتە دەست، بەرە بیەوە بە ئاسانی هەرناستیەوە. بەڵام لە گەنجاتی ناوانی دەتوانی زۆر شت بکەی لەبەرەوەی بیرت تیژە، قووەتت هەیە، گەشە و نموت هەیە، ئەوانە هەمووی وا دەڕوا بەرەو پێشەوە، بەس ئەتوو بەرەو پاشەوە دەڕۆی. ئەختواوە معقولە ئەو گەنجە لەو گەنجاتی خۆی نەتوانی سوود و ئیستیفادە وەربگری. هەندێک لە ئەسحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەماشاکەی تەواوی ژیانی لە چ سەرف کردووە؟ لە قورئان خوێندن، لە نوێژی جەماعات، لە جیهاد فی سەبیل الله. دوایش هێشتا پیر نەبووە شەهیدیش بە لە پێناوی خۆی. تۆرە ئەو کەسە تەماشاکە و بی بەلۆ قیامەت و لەگەر کەسێکی دیکەدا وەڵڵا بەس دەبی ئەوەندەمان بەدرا بڵێ خوایە ئێمە ئەو قەومانەمان خۆش دەیکا و هەدیندار و کە ئەوهان بەس لۆ خاتری چی الرجل يحب القوم ولما يلحق بهم قال المرء مع من أحب. پیغمبر وای فرمود صلی الله علیه وسلم لەگەر ئەو کەسەی کە خۆشت دەوێت. ئەو حەدیثە دڵخۆشمانەکە گەنا خەڵکانێک هەیە بڕۆ تەماشا ژیانی کە ئەو ئینسانە لە گەنجاتی چی کردیە، چه خزمەتێکی بەو دینە کردیە. ئەو گەنجاتی خۆت بە بەلاش مەچوێنە. لە کۆتایی پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم وەغیناکە قبل فەقرێکە، لە کاتی دەوڵەمەندی پێشەوەی فەقیر بی. خوا ماڵی داییە دەوڵەمەندی پێش ئەوەی فەقیر بی بتوانە شتێک لە خوای تەبارەک وەتەعالا بکەی. سەیرم بە دەوڵەمەندی لە هەندە ڕۆوە ها این تەماشا دەکەی جاری وازجیشت پێدەشتێ، پارەی زۆری هەیە نە لە بۆ دنیا بەکاری دەنی نە لە بۆ قیامەت. کە خوا ماڵی دایە بڕێزم لۆ نازانی ئەو ماڵە بخۆی، حتى جاروێ لۆ ماڵ و منداڵی خۆی زەرەری هەیە، ڕەزیلە چەتونە مندەمۆر ئەوانە هەم پێدەگوترێ و ڕەزیل و ئەوانە. یعنی ئەو کەسە بەڕاستی کە تەماشای دەکەی ماڵی دای تێخوای تەبارەک وەتەعالا نەوە دەکا ڕۆژی قیامەت سوود لەو مارە ببینی، نە بە خۆشی نە بە ماڵ و منداڵەکەشی نە بە دەور و بەرەکەشی، بەڵکو بگرە جاری وهەیە دەوڵەمەندی لۆ ئینسانەکە بۆ بە موسیبەت لەبەرەوەی نە قەرزێک بەدا بە خەڵک نە یارمەتی کەسێک دەدا با بەخوا ماڵی دایە لۆ نایکەی. دەڵێن پیرێژنێک لە گوندێکدا هەبووە، دێهاتێک جێگایەک بووە، خەڵک زۆر تاعنیان لێ دەدا، پارەی زۆر بوو، دەوڵەمەند بوو، بەرام چ قسەی نەدەکرد. بەڵام قەسابێک هەبوو هەموو فەقیرەکانی ئەو مەنتیقە و گوندا هەموو هەفتەی دەچون 2 کیلۆ گۆشتیان دەبرد لەکنی، هەرچی بیناسی با فەقیرە 2 کیلۆ گۆشتی دەدایە. نانەوایەک هەبوو نانی دەکرد، هەرچی بیزانی با فەقیر بوو نان لۆوی بەلاش بوو. دەڵێ زۆر جار تەعلیقیان لەو پیرێژنادا کە زۆر دەوڵەمەند بوو، پیرێژن شتێک بگە لۆ قیامەتی خۆت، پیری ئاخیر شەڕ دەرێ جوابی ناداوە، بەڵام بزانە لەو جوابی نەدەداوە. ئەو پیرێژنە کاتێک کە مرد فەقیرەکان چوونە لای قەسابەکەی کە زۆر جار ئەو فەقیرانە تەعلیقیان لەو پیرێژنەدا و قسەی ناشرینیان پێدەگۆ، غەیبەتیان نەکرد و قسەی ناشرینیان پێدەگۆ. چوونەکرد قەسابەکەی گوتی گۆشت بە پارەیە چیت کە بەلاش نەمەکرد. لۆ ئەو پیرێژنەی کە دەهات پارەی دەدا مرد. ئەو نانەوەی کە نانیەدا خەڵک هەر هەمووی پیرێژنەکە پارەیەدا. چوونەکرد نانەواش گوتی نان نەما لەبەرەوەی ئەوەی پارەکەی دەدا مرد بەداخەوە. هەتا لە ژیاندا بووی، هەتا دەوڵەمەند بووی هەت بوو، بزانە کوچی کردێ لۆ خوا ئەوەندە بەدزی بە شاراوەیی فی سەبیل الله ئەو ئیشی دەکرد لە بۆ خوای تەبارەک وەتەعالا. خەڵک قسەیان پێ دەگۆ نەیدەگۆ کورە ئەتوو نانی منە دەخۆی، ئەتووە ئەو گۆشتەی دەخۆی ئەمن پارەکەمدایە، قەت وای نەبوت، مردی شەر وای نەبوت. ئەو دەوڵەمەندی ئەوها ئیستفادەی لێەکا خەڵک، ئەتوانی کرێی خەڵکی لە بۆ پێ بدا، ئەتوانی قەرزی خەڵکی پێ بدات، ئەتوانی نەخۆشی پێ چارەسەر بکە، دەتوانی فەقیری پێ لە فەقیری ڕزگار کە، دەتوانی کرێسی بکە بە ساحەبی خانوو. لۆی خۆشبەختی و ئەو دەوڵەمەندانەی
کە توانیتیان ماڵێکی یەتیم بینن خانیەکی لۆ دابینکەن و کلیلەکەی بدەن بزانە کلیلی باشتە دەنێ لە ڕۆژی قیامەتیان خۆشبەختی لۆ ئەو کەسانی کە ماڵ هەیە پڕیان کردێ لە خۆشی بەسەبەب ئەوەی مانگانە کرێ لۆ دەبڕنەوە وەکو ئەحمەد ئیسماعیل لە هەولێر پیاوێک کە بەڕاستی خوا مۆفەقیکە خوای گەورە بیپارێزی ئیستیفادە لە دەوڵەمەندیەکەی خۆی دەکە بە هەزاران خەڵک لەو کوردستانە سوود لە پارەی ئەو پیاوە دەبینی کەسش نەڵێ مامەستا ڕێکلامی لۆ دەکا یان دەیناسی قەسەم بەخوا بە ژیانمدا نە لەگەری دانیشتیمە نە دینارێکیش ئیستیفادەم لێ کردیە بەس ئەوەندەیە ئینسان لۆ خوا بە ئینسافەوە بڵێ خۆزگە دەیان خەڵکی وەچی ئەومان هەبە هەشمان ناکەیدم بەڵام زیاتریشمان هەبوایە کە دەوڵەمەندە سوود لە دەوڵەمەندیەکەی خۆڕوی کاکە خەڵک لە ئەوروپا وەکو ڕوحی ئینسانی یعنی تەماشای دەکەی دەڵێ نیوەی پارەکەی خۆ ملیاردێرە تەرخان کرد لەوانەی نەخۆشی ئایدزیان هەیە لەوانەی نەخۆشی سەرەتانیان هەیە لۆ ئەوانەی کە برم بۆ نمونە لە خەتی هەژاری زۆر خوارەوە دادەژی لۆ ئەو دەوڵەمەندیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم بەغیناکە قبل فەقریکە پێشەوەی فەقیر بە هیچت نەمینێ چونکە جاری وا هەیە ئینسان لەو پەڕی دەوڵەمەندیەوە هاتە سەفر هیچی نەمایە قوڕ بەسەرێ ئیجا کە ماڵەتە بوو نەتدەبەخشی پێغەمبەری فەرمووی صلی الله علیه وسلم هەر ماڵێکم بێتە دەست نایەلم لە 3 ڕۆژ زیاتر لەسەرم بی لەکنم بی ئیلا ئەگە لە بۆ قەرز دای بنێ ئەی خۆی واتە سەر پێ کرد دەینات لە بۆ ڕۆژی قیامەت بتوانێت سەدەقە بکە باشترین سەدەقەش ئەوەی بە ماڵ و منداڵی خۆت بکەیت بە خێزانی خۆت بکەیت ئەو جە دوایە بە دەور و بەرت چاوت ببینی بێ چاوت ببینی کابرای دەوڵەمەند برایەکەت هەیە فەقیرە خوشکەکەت هەیە لە کرێسیدایە تێدەگەی مامەکەت هەیە نان نییە بخوا قوڕ بەسەری خارەکەت هەیە وەزعی زۆر خراپە و قەردارە ئەوی زۆر دەوڵەمەندە زۆر هیچ تەسیری لۆ ناچی یارمەتیوانە بدەی بەس پێم بڵێ لۆ قیامەتی خۆت باشە تەمەشا عالەمی مەکە پارەم خڕ کردەوە لۆ بدەمە خەڵکی لە قیامەت چێ بەکەل کردی ئەو قسانە بەکەل کردیان ئەو پارەی لە پێناوی خوا بەخشیت ئەو دەوڵەمەندی کە توانیت واللهی دەوڵەمەندی وا هەیە لە ڕۆژی قیامەت بە پارەی خۆی دەستە بەهەشت ئەوەندەی سەدەقەی خێر کردی ئەوەندەی چاکە کردیە ئەوەندەی یارمەتی خەڵکی دایە ئەوەندە خەڵک دوعای خێریان لۆ کردیە ئەو پارەیە بوویتە ڕەحمەتێک لە بۆ ئەو ئینسانێ جەلۆی پێش ئەوەی فەقیر بی پێش ئەوەی مالیەکەت لەدەست بدەی پێش ئەوەی نەدمینێ بەلای ڕاست و بەلای چەپدا ببەخشە لە بۆ خوای ببەخشە وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه